من غەڵەتێکم کرد کە ئەم بووکەم هێنا بۆ کوڕەکەم بەڕاستی من خۆم خەریکە کوڕەکەم لە دەستێم نایڵێ هاموشۆم بکات با پرسیارێکی لێ بکەین بۆ غەڵەتێک کرد ئەم کچەتان ناناسی پێشتر پرسیارتان لێ نەکرد نەتانەزانین ڕابردووی چییە ئینسانێکی چۆنە کوڕەکەم خۆی بەدڵی بوو کە دکتۆرگیان ئێوە پرسیاری نەکردووە ڕێی ئێوەی وەرنەگرتبوو بەرۆڵە تۆ ڕازی نەبووی کە بێ لەبەر خاتری کوڕەکەم بەرۆڵە بۆ هەر یەکەم جار گومانە لێ هەبوو هیچ شتێک هەبوو شتێرە دڵتا هەبوو حەزم لێ نەبوو کەسی بێگانە بێنم و کەسێ بێنم بیکەم بە بووکی خۆ هەر کەسێ خزمی خۆی بێنێ زین نەخۆشی ویراسی زۆر بڵاوە بێتە با پێ بڵم بەخوای گەورە زەڵێمەوە کە ئێوەکو شەعب و قەبایلی ئێوەمان دروست کردو بۆ یەکتری بناسن خۆ نابێ هەر خزم بێنێ ئەو شتێکی باش نییە خاتونجان یعنی ئەو بەرە بابانەی کە هاوسەرگیری لە نێوان بەرەبابی خۆیان ناکەن ئامۆزا و پورزاو زۆر جار نەخۆشیە بۆ ماوەیەکان دەرەکەوێت بەرحاڵ ئێستا تۆ تەسەوورەکەی وەکو لە قسەکان تا دیارە ئەم بووکە هاتوو کوڕەکەی لە داگیر کردووی ئەروەڵا ئێڵێ بێتە خوارەوە بۆ لای پیرەمێر دەکەم و بۆ لای من و هاتو چۆمان ناکە بە کوردی باشە بەبێن لای بووکە باشە باوکە بۆچی نایەڵی دوایە بۆچیم کوڕ و داگیر کرد خۆ تاپۆ نییە لە سەرەکچی من ئەوەش دایشێتی کاکتۆرجیان ڕاستەکەی وان نییە پێم ناخۆشە قسە ڕقاناکە لەبەروی ینی ئێستا من ماڵ و مناڵی خۆم هەیە پێویستە ئەم مێردەی من ئەم هاوسەری من احتیمام بە ماڵ و مناڵەکەی خۆمان با وەکو جاران نییە خۆ هەر دقەیەکە ویستی ئەم ڕێک لە بەردەستیا حازر بێ لەبەروی ئێستەمە ماڵ و مناڵی خۆمانەیە کە هینی خۆمانێ ینی کۆمەڵێ ژیانی تایبەتی خۆمانمان هەیە کۆمەڵێک مەسئولیت لەسەر شانی من و ئەم پیاوەیە ینی بە ئەرکەکانی خۆمان هەڵئەسین خۆم وەکو جاران نییە یەکسەر هەرچێکی ویست لەبەر دەبێ حازر بێ نەڕەستە ینی کاڵێم ڕاستە مەبەستمەوەیە کە کوڕ ژنی هێنا ناتوانێ وەکو جاران سەردانی دایک و باوکی بکە هەمومان واین بەڵام ئەمەشمان نایەوانی خاتونجان سەردانی نەکە ئەبێ کوڕ با بڵێن کە هاوسەرەکەی تۆیە کوڕی ئەوە ئەبێ کەسێتی ئەوەندە هەبێ توانای ئەوەنە هەبێ تەوازونێ هاوسەنگیە ڕاگرێ ڕاستە ئەگەر جاران جەناب دەڵێ 24 ساعت 8 ساعت خەوت و 8 ساعت ئیشی کردووە لە دەرەوە 8 ساعت کاتی ماوەگەر لای دایک و باوکی لەو 8 ساعتەگە 4 ساعتی لای دایک و باوکی بێ ئێستا چوارەکە ئەگەر نەتوانێت خۆتوانی دوانی بێ دوانی بۆ تۆ تەرخانەکە کوڕ نابێت کە ژنی هێنایتە تەچی با بڵێن دایک و باوکی بکات خاتونجان قسەی ئەویش منتەقی تیا هەیە یعنی تۆ تەوێ کوڕەکە هەروەکو جاران لەگەڵ تا بێت و لە تەنیشتەوە بێ ئەویش مافی هەیە بەسەری مناڵیان خێزانە چزانم ئیشی هەیە و کاتێوێ و بیباتە دەرەوە ئەمە لە بەرچاوەگری تۆ ئەی کاک دکتۆریان لەکوێی دنیا هەیە کوڕکەژنیە نایتر دایک و باوکەکە ئیهمال کات و نەیە بەلایە و خزمەتێکمان بکە و هۆ نەموتوە هەموو ڕۆژێ بێ هەموو شەوێ بێتە خوارەوە هەریچ نەبێ بزانێ پرسیارێکمان لێ بکە بزانین چیمان پێویستە چیمان نەوێت بس نایەت بەلامان ڕاستەکەی ئەوە بەڵێ بەڵگە و چییە کە ئەوە ئەیتر کارنێ هات و بەڵگەمەوەیە کە ئەم نایڵێ یعنی هەر نایڵێ بێتە خوارەوە نەکە سوکاری خۆی گرتو تەواو هیچی تر نەخزم و کەسی ئەمە هەر ناوێت ئەوە کچەکانمەوە کوڕەکانمە هیچی ناچنە سەرەوە هەر خۆیەتی ئەزانی چۆنە خاتون ئەمە ئەم قسانەی جەنابێ بۆ کوڕەکەشە باش نێزین بۆ بەڵێ مانایە وایە کوڕەکە و کەسێتی لاوازە مانای وا بوو بە عەبدی ژنەکەی مانایەوەیە ناتوانێت قەرار بە ئەمە خەتەرە دیارە تۆ نەوتوانی و کوڕەکە باش پەروەردە بکەی نەوتوانی و کەسێتێکی باشی بۆ دروستکەی لەبەرەوە یعنی لێرە یەکەم شت پێشەوەی گلەیی لە بووشێ بکەی بێ گلەیی لە خۆ بکەی بۆ نەوتوانیوە کوڕێک پەروەردە بکەی کەسێتێکی بەهێزی هەبێ هەم قەناعەت بە ژنەکەشی بکات بەڵێ من ئەمە واجبمە خوا دیاری کردووە کۆمەڵگا دیاری کردووە دابوونەری دیاری کردووە ئەبێ سەردانی دایک و باوکم بکەم من ناتوانم تەرکی دایک و باوکم بکەم و هیچ کەسێکیش ناتوانێت و هەر بووکێکیش بڵێ بە هاوسەرەکەی تەرکی دایک و باوکی بکە ناحەقی گەوراکە و کێشەی گەورە دروستە بێت بەڵام لە هەمان کاتی شابێ حەق بی بە کوڕەکە و کاتی تەرخان کات بۆ ئەوە بابین و لای تۆ خاتونجان کاکتۆرجیان خەسوود عەفوە یارمەتیم بێ شتێکە بەڕوونکەمەوە خەسوود وا تێگەیشتووە ئێستا ئەڵێ لەوەتی کوڕەکەم ژنیە ناوە تۆ سەبەبی وا نەبوو جاران تۆ بوویتە هۆی ئەوە کە ئەم کوڕەم هاتوچۆی من نەکە لێمان نەپرسێتەوانەیە یعنی جاری وایە ئای لە خێزانە مەسەن دایک و باوک بە تەمەنن خەس و خەز و خۆ دەزانین چونەتە تەمەنەوە لەوانەیە نەتوان هەموو شتێ بکڕن شوێن هەیە لەوانەیەمان نەتوانن کوڕەکە توانێ بۆیان بکە ینی تۆ ڕێگری لەو شتانەوە بۆ ئەم هەستە لای ئەم خەسۆ دروست بووە وڵی شتەکەوان نییە بەس ئەم بە حساسێت وەری کردو ئەگینا لە ڕاستیاوان نیە من پێی ناڵێم مەچوو خۆی کە فریان ناکەوێ من باجەکەی ئەوادەم
ئەوە بینی لە قسەکانی ئاڵێ ئەو یعنی دەسی بەسەر ژیانی کوڕەکەمان گرتووە بەڵام وانە ئێمە ژیانی خۆمان یعنی ژیان قورس بۆ خۆ دەزانی هەروەها شتێکی تری هەیە ئەم تەداخل لە هەموو شتێکمان ناکە یعنی حتا لە شتکڕینە حتا لە مناڵ بەخێوکردنە حتا لە ناو ماڵما یعنی لە حەچی شتا ئەم تەداخلەکە و قسەی تیاکە قسەی ناخۆشم پێڵێ تعلیقم لێدا یعنی قسە ئەکە پێی ناخۆشە کەس و کارێکم بێت یعنی نازم ژیانی لێ تاڵ کردوین بەڕاستی وام لێ هاتووە لە هاوسەرەکەم جیابمەوە بەڕاستی تحملی قسەکانی ناکەم قسەی ڕقم پێڵێ یعنی ئیتر لە هەموو شتێکە قساکە لەسەر هەموو شتێک قسەی هەیە